بینەرانی خۆشەویست گەڕام و خدمەتان بۆ پێشکەشکردنی ئاخرین بەشی بەرنامەی ئەو ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. لەم بەشە لە بەرنامە داوەتمان کردووە لە مەلەکە عێزەتی ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیست قسە و باسەکەین سەبارەت بە قەتڵ و جەنایەتێکی فەجیعی کە بەدەستی باوکو و هاوکارانی ئەو کەسە کە گیانی کچێکی 16 ساڵەی خۆیان گرتووە. لەم رابطەدا قسە و باسەکەین لەگەڵ مەلەکە عێزەتی. مەلەکە عێزەتی ئەگەر دەنگی منەبیسی پێشەوەی پرسیارەکانم ئاراستە بکەم، زۆر خۆشاتی بۆ بەرنامەی ئەو هەوتووی تەلەڤیزیۆنی پەرتۆ. فرم ممنونم هاوڕێ ئەبوو، منی سڵام مەس هەم بۆ ئێوە هەم بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ. زۆر سپاس بۆ تۆش هاوڕێ مەلەکە عێزەتی. با تۆزی بە فەزای مبارزاتی لە ئێران و کوردستان و خاست و شعاری خەڵک کە تاتی ناوی ژن ژیان ئازادی بۆچی بە موازاتی جەنایەت و فەرهەنگی قڕونوەستایی جمهوری ئیسلامی اتفاقاتی ناموسی و قەتڵی ناموسی و جەنایەت تەوەسوتی پیاوان و ناموسپەرستان و مەردسالاران اتفاقەکەوێ و جگەرگۆشەکانی خۆیان بە قەتڵ ئەگەێنن. هەروەکو لاوەڵەوە باسم کرد لەم ڕۆژانەدا جەنازەی کچێکی 16 ساڵە لە ناو ڕوودخانەیەکە وابزانم ئەگەر ئیشتباه نەکەم لە ڕەبەت پەیدا ئەکەن. بۆچی لەم شرایەتەدا لەم ئەوزا وەحواڵە بازم شایدی چنین جەنایەتێکی؟ هاوڕێ ئەبوو ئیجازە بن ئەوەڵ ئەمە حەداقل ڕۆشنۆکەینەوە کە فەرهەنگێک پوسیدە، فەرهەنگێکی منحەت، فەرهەنگ و مناسباتێکی بە شدەت غێرە ئینسانی کە لەسەرەوە بۆ ناو جامعە تەزریقە کردێ، ڕۆژانە ساعەت تەلەڤیزیۆن، مەدرسە، قوانین قەزایی، قوانین کەیفەری، قوانین ئیجتماعی، حقیقەتەن ئەوە ڕیشەی سەختە و ئەوە بنیدا کوتاگە لە واقع لە ئەسهان عمومیە حداقل لە بەخشی گەورە لە جامعە کە فکرەکەمەوە خیزش انقلابی بە تۆر واقعی لە 1401 بێگوناهە لەم وەسەتا. 44 ساڵە جمهوری ئیسلامی خەریکە ئەم فەرهەنگە تەرویجە نەقش ژنان، ئاپارتای جنسی، موقعیت ژن لە جامعە، موقعیت ژن لە خانەوادە، موقعیت ژن لە كل تەسویرێک گەورە کە ئەیژن پێ بە ئیسلاح جامعەیەک وەکو جامعەی ئێران. ئەم تەسویرە ئەوە خار و خەفیف کریاگە، ئەوە تحتە نابەرابەری هاتکە سەبەرەوە و ئەوە لە دید ئەم ئینسانگەلە و ژن بووگە بە مایەملەک پیاک و پیاک خۆی بە ساحی و ژن ئەزانێ، خانەوادە خۆی بە ساحی و ژن ئەزانێ کە ئەم سنەتە ڕیشەدارە. ئەم سنەتە ئەوە ڕیشەدارە کە نە یەک خیزش انقلابی چەند مانگە بەڵکو گۆڕان حکوومەت و سیستم و كل قوانین و مناسبات جامعەت تێ ساڵها لازمە تا بتوانێت لەم فەرهەنگە ڕسوخکە بیکێشێتە دەرەوە لە بینی بووە و لە ناو مردمە منسوخی کاتەوە. دەنەتیجە ڕەبت خود ئەمە بە خیزش انقلابی بەرحاڵ ئەوە ئەو جایگایە نییە کە بە ئیسلاح گەرەکمان بێت لەو زاویە تماشایکەین. تەبعاً متوەجێ ئەوەم کە منزور تۆ چەس خیزش انقلابی هاتکە بەرەوە ژنان جزء پێشڕەوان جزء پیشگامان ئەم خیزشە بووگەن هاتگنە سەردەرەوە و انقلابی ترین و رادیکالترین و شجاعانەترین ئیقداماتیان بۆ و تەڵاشیان بۆ بەرەو بردن ئەم جنبشە کردگا لە سەف ئەوەڵا بووگەن، پیشگامی بووگەن، ڕووسەری و حجاب کە لۆگۆی جمهوری ئیسلامی لە تواو منتقا هەست ئاگریان داگە لەسەر لایەن برگا هاتکن ئیتر ئەتانی بێژی پیاگەکان شان بەشان ژنەکان هاتنە سەردەرەوە. یعنی ئەم تەحوڵات تەحوڵێکی بوچک نییە بە تۆر واقعی، ئەویش لە جامعەیەکە کە 44 ساڵە فەرهەنگێکی پیاکسالار و ئیسلامی و مەذهبی حاکمیەتەکە و ژن جزوە بە ئیسلاح موجودێکی دەستوومە لەو جامعە، موجودێکی ژێردەسە لەو جامعە. دەیشە من حاڵی ئەوەم کە مەسئلەکە لە قاڵب خیزش 1401 تۆزیحداینی و شاید تعجبکردن لەوەی وەختی ئەم خیزشەها لە ئارا چۆنەوێت دووبارە ژن کوشی
قتل ناموسی لناو جامعه وجودی به و ام اتفاقا مجددا کفه تکرار بێتەوە ئەویش بەو شێوە دڵتەزێنە بلۆکی بوەسیتە پای مناڵێکی 16 ساڵەوە بیخەیتە ناو بەقەڵێەوە بیخیت ناو ڕۆخانەیەک و دوای 6 مانگەوە بڕیتە بارحاڵ وەختی ئەم بەشەرە دیاری نییە ئینسانێکی زیینێک مۆجودێکی زیینێک لەناو کوچە و مەحلەکەیە حزوری بووگە ئیسە نییە ئەیژن چووگە بۆ ئوروپا و نەهایەتەن ئوروپای نییە خەبەری لەم مناڵە نییە ئەشنە سراغی و ئەوینن بەم شێوە فەجعە کوژیاگە ئەویش لە بێسڵا شارەکان کورسانە کە ئێمە شاهد بووین لە خیزش انقلابیە یەکێ لە ڕادیکالترین و میلیتانترین تحرکات انقلابی و خیزش لێنا سوورەتی گر و لێنا اتفاق کەف و لێنا بوو کە ژنەکان ڕووسەریان لابرد و ئاگریان تێبەردا و هاتنە خیابان بەگشتی بە ئاعتراز بە کل حاکمیت. زۆر سپاس بۆ تەوزیحەکانت مەلەکە عێزەتی. هەروەکو خۆت ئیشارەت پێکە دیارە ژمهوری ئیسلامی لە تێی 40 ساڵ حاکمیەتی زۆر ئاشکرایە کە زۆر عەقەبگەردێکی زۆر گەورەی بە کۆمەلگای ئینسانی بە لەحاظی فکری و خورافات و زدی ژنبوون و مەردسالاری کردووە بەڵام حتا سابقەی مەردسالاری و ناموسپەرستی پێش ژمهوری ئیسلامیش بووە. پرسیارەکەم ئەمەیە جمهوری ئیسلامی و باتەوەجە بەم وەحشیگەری و جەنایەت و فکری قڕون و وستایی کە هەیەی لەگەڵ مەردسالاری و قەتڵی ناموسی و ئەو عەقەب ئوفتادەجێ کە بۆ کۆمەلگایان تحمیل کردووە چەندێ دەست لە دەستی یەکتر مەردسالاری و ناموسپەرستی و فەرهەنگی دواکەوتووی ئیسلامی جمهوری ئیسلامی چەندێ ئەمە لێک هەڵپێکراون بۆ ئەوەی بتوانن زۆرتر فەجایعی ئاوا بخڵقێنن کە ژنان وەک ئینسانی دەرەجەجوو چاو لێ بکەن بە مای ملکی خۆیانی بزانن و شایەدی قەتڵی ناموسی و ئەو ئیتفاقە دڵتەزێنانە بین. بێحەد دەست لە ناو دەستیەکەن هەرەوە جۆرەکە خۆت تۆزیحتە بە یەکەوت تەنگاتەنگ حرەکەتەکەن حکوومەت قەوانینی فەرهەنگ منحەت پیاکسالاری و پەرەپێداین لەلایەن جمهوری ئیسلامیەوە بە هەردووی ئەم فاکتۆرگەلە بە تۆر واقعی دەست لە ناو دەستیەک حرەکەتەکەن متحد یەکن ساپۆرتان بە یەکترین کۆمەکەکەن بە یەکترین قانوندانن. ئەگەر لەبیرتان بێ زمانی کە ڕۆمینا باوکی کوشتی قبل لەزەوە بیکوژێ چوو تە کەسێک کاتەک وەکیڵێکە یا کەسێک لە خەرە سەری لە قەوانین دەرەچێ قسەی کردو و پرسیوی منەگە کەنیشکەکەم بکوژم مجازاتم چەس و ئەوان وتویان پێوە تۆزیحیاندا بوو کە مجازاتی نییە قسەس ناوی نەهایەتەن چەند مانگ زندان دەکەن. ئەمە یەک پەیوەستگیە بدونە بێسڵا جیالەیەکە یعنی پەیوەستگیەکە کە قانون حمایەتەکە لە پیاک خانەوادە ژن لەبینەوە ژن خانەوادە لەبینەوە بە دەلایل مختلف ئەس جملە مەسەڵەن فڵانە هاوسا خراو قسێک لە پسرتەوە شەو دێرە هاتەوە بەقەڵ ئێمەی ناکرد ئابرووم لە ناو مەحەلەکە چوو بوو ئەوە وا من انتخابم کرد ئەو نێکرد پیاگی وا من وتم شوی پێ بکە ئەو شوی پێ نەکرد ئزدواج ئیجباری ئەم وەزعیەتە بدون اینکە حمایەت قانونی بێ بە تۆر واقعی غیر قابل تحمل و غیر قابل ئدامە بوو. ئەمە ئەگەر مەسەڵەن ئێژم باوک هایدە و باوک ڕۆمینا و باوک دەیان کەستر یا شووی دەیان کەستر و برای دەیان کەستر کە بە قەتڵگەین ئەگەر بیان زانیایەوە ئەگەر یعنی ئەمە لە هێنیانە بووە لە تەفەکوریانە بووە لە باوەڕیانە بووە لە واقعیەتە ئەمەیانە بزانیایەکە قانون حمایەتیان لێ ناکا و ئەچنە زندان و ممکنە مجازات سنگین بگرن طبعا دوو دەفعە بیریانە کردە وەختی تەسمیانە گرت بە قەتڵ و بە کوشتن خۆیشک و دایک و ژن و بێسڵا ژنان خانەوادە. ئەمە ئەم قەوانینە حالە ڕاستای حمایەت لە خشونەت عەلەی ژن لە خشونەت کەلامی لە خشونەت فیزیکی لە خشونەت جنسی لە قەتڵ لە کوشتن لە کل ئەمانە پیاک ئازادە پیاک مستەوجب مجازاتی فرە عەجیب و غەریب نییە وەختی دەسا بە کارێکی ئاوەها دەرنەتیجە تەسمیمگردن فرە سادەترەوێتەوە بۆی دەرنەتیجە کوشتن ئەوێ بە دفاع لە شەرەف دفاع لە خۆی دفاع لە ناموسی دفاع لە ناو خانەوادەی ئەمانە ئەگەر دەست لە ناو دەستیەک حرەکەت نەکەن ئەگەر متحد یەکنەون خۆدە ئەم وەزعیەتە
حتما پێشتێ لە جنونا پێشتێ لە حاڵەتکەلترا پێشتێ ولی نەبەم شدەتە ڕۆژنامەی شەرق ڕۆژنامەیەکە کە لە جمهوری ئیسلامیە منتەشرەوێ ئامارێکی داگا وتیگە لە 1400 تا ئەم نیمەی ئەوەڵ 1402 164 ژن کوژیاگن تازەمە ئامارێکە کە بەرمەڵا بووگە ئامارێکە کە فاش کریاگە یعنی هەر 4 ڕۆژ جارێک یەک ژن کوژیاگە ئیتر ئەوانە کە خۆتکوشی کریاگن و ئەوانەی کە خۆیان گیان خۆیانیان سنگەوە ئەوانەی وا بێسەر و شوێن تیاچووگن ئەمانە تازە جوز ئەو ئامارە نییە ئێران بووگە بە قەتڵگای ژنان خیزش 1401 واقعا بێگوناها بێتەقسیرە خیزشی شروع بوو خیزشێکی میلیتانت عەلەی کولیەت جمهوری ئیسلامی ژن لە ڕەئسیا قەراری بوو ژنان جزء ئیجاد کنندگان ئەو خیزشە بوون منتەها ئەو فەرهەنگ و سنەتە نە 44 ساڵ 44 ساڵ لە جمهوری ئیسلامیە بەڵکە لە قەبلە جمهوری ئیسلامیەوە ممکنە ژن ئەم موقعیەتیە بووێ کە دەرسی خوێندوێ یا چوزانم بەمەیل خۆی مەسەڵەن ممکنە انتخابێکی کردوێ ولی موقعیت ژن لەو جامعەیشە هەر موقعیەتێکی نابەرابەر بوو بە تۆر واقعی لە ئێرسا نابەرابەر بوو لە حزانەت مناڵە نابەرابەر بوو لە حقوقا نابەرابەر بوو لە هەر شتا نابەرابەر بوو وەختی منتەقل بە بوو جمهوری ئیسلامی باتەوەجە بە مەسئلەی ئیسلام و قوانین متحجر 1400 ساڵە و جامعەی کە سەرمایە و مەسهەب بە گەنا کێشاگیانە معلومە ئەمەیە بەسەرتێ کە هەر 4 ڕۆژ جارێ ئەوەی وا ئامارەکەی تێتە دەرەوە ژنێکە کوژکی زۆر سپاس بۆ تەوزەهەکانت مەلاکەی یازەتی وەختمان زۆر نەماوە ئاخرین پرسیار مەکەم هەروەکو بۆ خۆت ئیشارەت پێکرد و کۆمەلگاش دەزانێت جمهوری ئیسلامی بە ئیمکاناتێکی نامەحدودی ماڵی دەیان و سەدان مەرکەز و نەهادی ضد ئینسانی و بە ئەفکاری قڕونوەستایی و سازمان داوە و بە ئیزافەیەوە لە دەیان و سەدان هەزار ئاخوندی عەسری حەجەری و مرتەجعینی محلی لەگەڵ جمهوری ئیسلامی بۆ سەرکوتی ژنان و قەتڵ و ئام و جەنایەت و کوشتەری ژنان بەسیج بوون پرسیارەکەی منەمەیە بۆ هەوسارکردنی ئێرتجای ئیسلامی و مەردسالاری و ناموسپەرستی و کۆنەپەرستی و عەقەب ئوفتادگی کە دژی ژنان هەروەکو بۆ خۆشت باست کرد هەر چەند وەخت جارێ ژنێ بە قەتڵ ئەگات کامانە ئامارەکە زۆر لەوە وەحشەتناکترە دیارە ئەمە ئامارایەکە کە تۆ باست کرد سەبت کراون وەزایفی خەڵکی ئازادیخواز و بەرابەری تەڵەب کە قەتعەن دەیان و سەدان و هەزار بەرابەری مرتەجعینن ئەو کەسانەی کە دڵیان بۆ ئینسانیەت لێدەدا بۆ بەسیجبوونی ئەمانە چه ئەرک وەسایفێکەوێتە سەرشانی خەڵک دش بە بابێکە قەتڵی کچەکەیەکە دش بە ناموسپەرستی دش بە هەر نەوع زوڵم و ستەمێکە لە ژنانەچێ و دش بە فەرهەنگی عەقەب ئوفتادەی ئیسلامی چه ئەرک وەزایفێکەوێتە سەرشانیان هاوڕێ ئەبوو من گەرەکمە بێژم قەتڵ ژنان قەتڵێکی جەمعیە هیچ وەخت باوک بە تەنها مقەسر نییە هیچ وەخت دایک بە تەنها مقەسر نییە برا بە تەنها مقەسر نییە جامعە لە مقابڵ ئەم وەزعیەتە تا زمانێک کە ساکت بێ هاودەسە طبعاً بە ئەندازەی کەسێک کە قەتڵەکە مرتەکبەوێ مجرم نییە طبعاً واسە منتەها سکوت و چاوپۆشی قسە نەکردن لە مۆردی مەسئلەی من نییە بەخۆی مەربوتە ماڵ من نییە زندگی شخصی ئەفرادە هەر بەو ئەنازە مقەسرە کە تۆ قەتڵەکە ببینی و بەرکەیتە ئەولاو بڕی اتفاق کەفت لە سناب و فکرەکەم تەرەف ژنەکەی هاوردە دەرەوە کوشتی و وەختی مردم هاتە بەرەوتی ژنمە گەرەکمە بێکوژم بە تۆ مەربوط نییە ناموسمە ئەو وا گەرەکمە ئێکم بێتەفاوتی جامعە نسبت بە مەسئلە بە نەزەر من پەرەئات زمانێک کە مناڵی 16 ساڵە لە ناو مەحەلەکەیە گوم ئەوێ و سوراغی لێ ناگیرگێ زمانێک کە ژنێ لە ماڵەکەیە نامێنێ و سوراغی لێ ناگیرگێ و کەس ناڕێ بێژێ حالە کوێناوە چێ اتفاقێکی بۆ کەفکە ئەم بێتەفاوەتیە زەرەرێکی دووبەرابەرە و کۆمەکێکە بە کەسێکە تەسمیمی بە قەتڵ ژنێ گرگا تەسمیمی بە قەتڵ خۆشتی گرگە دایکی گرگا یا ژنەکەی گرگا بتوانێت بە خەیاڵ ڕاحەت بە ئارامش خاتر ئەم کارە بکە من فکرەکەمەوە ئەگەر زمانی بواە کە
ئەو دەورە کە بێسڵا دەورەیەکە سنا ئەمکانەوەیە بوو لە شار سنا بنکە بوو سازمانگەل متفاوت بوو و بەڕەسیە کریا شەورا بوو بەڕەسیە کریا ئەگەر ئیتفاقی بکەفێت تەبعا شێم ئۆرگانگەلە بێنە دەنگ وە قسە بکەن مادام ئەم ئیتفاقە دایسە نەکەفکەوە هەلە مەراحل ئەوەڵەیە بە نەزەر من هاوسا خانەوادە و هەر کەسێک لەو منتەقا کە ژنێ ناپەدی دەوێ نامێنێ و سوراغی لێ ناگرن مەسئولیەتیانست مەسئولیت ئەوەی کە معتەرزبی بە پیاگێکی ژنەکەی کوژێ بۆ حفزێ ناموس و شەرەفی بکە ئەمە چ ناموس و شەرەفێکە بە کوشتن ژنێ محافزەتی لێ ئەکرێ دەنەتیجە من وازانم خود بێسڵا دەخاڵەت جامعات دەخاڵەت هاوسا بەراوسا دەخاڵەت نەهادگای مەدەنی کە ئەلعانە حزوریانەست نەهادهای اجتماعی کە ئەلعانە حزوریانەست فعالین اجتماعی کە لە سەد شارە هەن ئەمانە دەخاڵەتیان و بە دەربەسبووینیان و پەیگیریکردنیان بە نەزەر من یەکی لە کارگەرێکە فعلەن لەم شەرایطە ئەکرێ بیکەی زۆر سپاس بۆ تەوزیحەکانە مەلەکە عیزەتی وەختەکەمان تەواو بووە گەرنا پرسیارم زۆرە سپاس بۆ تەوزیحەکانت و بۆ بەشداری لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا فرە مەمنونم هاوڕێیە بوو شۆتان خۆش زۆر سپاس بۆ تۆش و ماندوو نەبی بینەرانی عزیز و خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی و حوتەی تەلەڤیزیۆنی پەرتۆ لە هەرچوهەن ساخی و سڵامەتیتان ئارەزوومانە و شاد و سەرکەوتوو بن